بەرسەیر کرد تکایە بم جۆرە حکومەت بەدڵ داواکاری بەیانەوە نایەت نوتریژیۆنی لەگەڵ داواکردنی مافای کانسەرستان ئیرادەمان هەیە ئەوەش ئیرادەتان هەیە ئێمە وەکو گەنجانی پێنجۆین ئامادەی نین بە 3,500 وەرەگرین گەنجمانتیا لەم پێنجۆنە بە مانگ 250 پێ نییە ئێستا گەنجێکم خۆم ڕۆژ تاوەڕێست و ڕۆمە تا ئێرانی مەجالم نییە ئیشکەم ئیش نییە تا بیکەین ئێمە وەک قەزای پێنجۆ قەبوڵمان نییە بە 3,500 وەرەگرین ئەیەم بە 3,000 وەرەگرین نایەن لە مەرزی باشمان قسەیان بن داخی ناڵین یا تاکەر بڕوە خۆمە فیلاگرن و گەنجی پێنجوێن ئامادەی خۆمە بین بە کوشت ئەو گەنجی پێنجۆن ئامادەی خۆی بە کوشت بە 3,500 ناگرێ ئەڵێسمان وەرگرتووە بەرامبەر ئەو ناحەقی کە بەرامبەرمان دەکرێت لە دابەشکردنی نەوت ئێمە ناوچەکەمان ناوچەیەکی سارد و شاخاویە پارساڵ ژمارەی پێوانەی تۆمار کردبوو لە ساردیا کە سەر و 27 و 28 پلێژێر سفرەوە بوو بۆیە ئێمە دوو داواکاری سەرەکیمان هەیە یەکەمیانەوەیە کە نەوتەکەمان بە سعری پار بدەنێ بۆ نرخی کە پار تەوزیع کراوە ناو خەڵکە هەر بۆ نرخەمان دەنێ نەوتی خۆمانە بۆ پێمانە فرۆشنەوە و ڕێژەکەش کەمە ڕێژەی ئێمە 1 بەرمیلیان بۆم ناوچێداناوە هەروەکو کەلار هەروەکو دەربەنی خان هەروەکو هەر شوێنێکی ترکەوان گەرمە ئێمە ڕێژەکە داوامان کرۆلانی کەم 2 بەرمیل بێت لە بەلانی کەم 2 بەرمیل بێ بۆیە ناکرێمە یعنی تۆ حسابی پێنجوێن کە سارتنی شوێنی کوردستان بۆ پار لەگەڵ کەلار هەروەکو یەک حسابی بۆ بکەیت بۆیە لە حەقەت ئێمە داوای 2 بەرمیل نەوتمان کردو و نرخەکەشی کەم بێ و هەروەها داواکاری دووەمیشمانەوەیە کە نزیکەی 8 ساڵە پرۆژەکانی ئەم دەڤەرە هەمووی وەستاوە داواکەینەوە پرۆژانە هەریش نەبێت دانەدانەیەکیان لێ بکەوێتەوە سەر پێ بۆچی پرۆژە لە هەموو شوێنەکەوێتەوە سەر پێ دانەدانەیەکی لێکراوە بۆچی لە منطقەی پێنجۆن هیچ پرۆژەیەک نەکراوە یعنی تەسەوور بکەن ئێستا بگەڕێ بە ناو شاری پێنجۆنە بچووکترین پرۆژەنیە ئەو پرۆژانش کە 8 ساڵەمە پێشە هیچی کۆتایی نهاتووە هەمووی لە نیوە ناچڵا وەستاوە ئێمە ئاسنکوڵێنمان هەیە ئێمە سێرانبنمان هەیە ئێمە باشماقمان هەیە ئێمە داهاتێکی زۆر ڕۆژانە تەقدیم و پێشکەشی حکوومەتی هەرێمەکەین ئێمە زەوی کشتتوکاڵیمان هەیە لە مانگی سێوە بۆ مانگی 11 بەشی هەموو عێراقەکات داهاتمان شوێنەکەشمان سارترین شوێنی کوردستانە لەبەرەوە ئێمە داوای زۆرمان نەکردووە داوای بەرمیلە نەوتمان کردووە پار بە 55,000 دای پێمان ئەم ساڵی جوابمان ناتێ بۆ ئەڵێ 3,500 دینار خەڵکی پێنجوێ تایبەتمەندی تری هەیە ئێمە بەڕاستی بەو شێوازە ئەمانەوێت حکوومەتی هەرێم بە 30,000ەکە وەکو حکوومەتی عێراق ماناتێ ئەقەلی کەم بە 55ەکەی خۆی ماناتێ بەڵام ئەوەی کە لەگەڵ ماناکە ئەو پەڕێکەی بە شێوەیەکە کە هیچ معانات و داهاتی پێنجوێن لە بەرچاو ناگرن و تەنها سوودمەندە بن لێ و خەڵکەکەی هیچ سوودمەند نابێت لێی